بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا بنران و بسرانی عزیز مسلمانانی خوشویست سلام و رحمت و مهربانی خوای پروردگارتان لێبێ خوای پروردگار سەرفرازی دنیا و دواڕۆژتان بکات سوپاس بۆ خوا لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لە ژێر ناونیشانی مهرەبانتر لە مهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە هەڵبەت بەڕێزانم باسمان لەوە کرد کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای پەروردگار وەکو مهرەبانی خۆی ڕەوانەی کردووە بۆ لای مرۆڤایەتی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین جا ڕەحمەت و مهرەبانی پێغەمبەری خوا لە سەرتاپای ژیان و تەواوی کایەکانی ژیان ڕەنگی داوەتەوە وەکو مامۆستا و پێشەنگێک هاوڵان شوێنکەوتوان و موسڵمانان لێی فێری میهرەبانی بوون ئەبێ هەوڵیش دەن لێی فێر بن پێ بە دوای سونەت و ڕێبازیا بڕۆن بۆ ئەوەی وەکو پێغەمبەری خوا میهرەبان بن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هەڵەکارانیش ئەوانەی کە هەڵەیان کردووە تا بڵێ میهرەبان بوو میهرەبانتر بوو لە میهرەبانی بەڕێزانم حەقیقەتێکێ ئەبێ هەمومان بیزانین ئەویش ئەوەیە کەوا هەڵەکردن سیفەت و خەسڵەتی مرۆڤە هەر کەسێک مادام مرۆڤێ هەر بوونەوەرێک مادام مرۆڤ بێ ئەبێ هەڵەشی هەبێ جگە لە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وسەلام کە مەعسووم و بێ هەڵە و تاوانن بەڵام مرۆڤ لە هەر ئاسێک دابێ مادام مرۆڤە لە هەر ڕێگەزێک بێ هەڵە هەرەکە کەواتە ئەبێ ئەو حەقیقەتە لە بەرچاومان بێ کە کاتێک کەسێک هەڵە ئەکا ئەو کەسە مرۆڤە و مرۆڤیش هەڵە ئەکا بۆیە ئەبێ وەکو مرۆڤ مامەڵەی لەگەڵ بکەین وەکو فریشتە تەماشەی خەڵک نەکەین بڵێن نابێ هەڵە بکات چۆن نەبێ هەڵە بکاتن بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر ئەو ئەساسە ئەساسی مرۆڤبوون و هەڵەکردن مامەڵەی لەگەڵ دەور و بەر و تەنانەت ئەندامانی خێزانی خۆشی کردووە سەلامی خوای پەروەردگاری لێبێ بەڵام چەند پرەنسیپێک هەیە چەند مەبدە و بنەمایەک هەیە چەند قاعیدە و بنچینەیەک هەیە کە زەرورە لە کاتی مامەڵەکردن لەگەڵ هەڵەی ئەوانی تر ئینسان ڕەچاویان بکاتن ئەو شتانەی کە پێویستە کاتێ بمانەوێ چارەسەری هەڵەیە بکەین دەست بخەینە سەر هەڵەی کەسێکە هەوڵ دەین ڕێنمایی بکەین وشاری بکەینەوە کۆمەڵێشت زەرورە لە بەرچاو بگرین ئەویشیان بریتن لەو چەند خاڵەی خوارەوە یەکەمیان إخلاص النية لله سبحانه وتعالى واتە ئامانجمان لەو کارە ڕەزامەندی خوای گەورە بێ جەلە جەلال بۆ خوا بێ مەبەستمان ئەوە نەبێ ئیسپاتی ئەوە بکەین بەرامبەرمان کەسێکی نەزان و جاهیلە هەڵەکارە بەڵام ئێمە مانان زانا و وشیار و کەسی ڕۆشنبیرین مەبەستمان ئەوە نەبێ کەوا ئەو لە کەسایەتی بێنینە خوارەوە بڵێن مرۆڤێکی هەڵەکارە بەڵام ئێمە مانان مرۆڤێکی کامڵ و تەواو و بێ هەڵەین چونکە ئەگەر ئەو جۆرە نیەتانە هەبێ مەبەستمان یەکتر شکاندن بێ یەکتر لە شان هێنانە خوارەوەی یەکتر بێ یان هەر ئامانج و مەبەستێکی ترمان جگە لە ڕەزامەندی خوا لە ناخ و دڵمان هەبێ جگە لە دڵسۆزیمان بۆ ئەو کەسە بێگومان ئینسان لەسەری قەرزارە بێتەوە گوناهبارە بێتن ئەبێتە بابەتێک کەوە ئینسان لەسەری سزاش وەرەگرێ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین فەرموودە باسی مەسەلەی ئیخلاسی کردووە وەک چۆن لە قورئانیشە باسی ئیخلاس کراوە لە فەرمودەیەکە پێغەمبەری خوا فەرمێ سەلامی خوا لەسەر بێ إن أول الناس يقضى يوم القيامة عليه رجل استشهد یەکەمین کەسێک کە لە ڕۆژی قیامەتە لە ڕۆژی دواییە کەوا قەزاوەتی بەسەر ئاکرێ لێپرسینەوەی لەگەڵ ئاکرێ پیاوێکە کە لە ڕێی خوا زاهیرەن شەهید بووە دەیهێنن ئەو
چاکە و گەورەی کە ئەو ئەنجامی داوە ئەو جوامێری کە ئەنجامی داوە باسی ئەکاڵێ خوایە من لە پێناوی تۆ شەهید بووم هەرخوا بۆشی پێشی ئەڵێ پرسیاری بۆ پێەکە بۆچی خۆت بە کوشتدا دەڵێ خوایە لە پێناو ئیعلائی کەلیمەت الله بەرزکردنەوەی وشەی خوا ناوی خوا و دینی خوا بەڵام خوای پەروەردگار پێ ئەڵێ کەذەبت تۆ درۆت کرد بۆ ئەوەت نەبوو بەڵکو بۆ ئەوەت بوو بڵێن بەڕاستی پیاوێکی ئازاو بووێرە پیاوێکی جوهامێرە بزانە چاو نەترسە لە مەیدانی جەنگە هەر ناسلەمێتەوە بۆ ئەوەت بوو دەی خەڵکیش مەتحوستاییشیان کردی لە دنیا گوتیان پیاوێکی ئازای فەرم و پاداش خۆت لە دنیا وەرگرتەوە بڕۆن بیبەن بۆ ئاگر بە هەمان شێوە زانا دەینن عالم دەینن جەنابی مامۆستا تۆ چت فێر چ زانستێک دەڵێ خوایە تۆ علم و زانستی زۆرت بە من بەخشی بوو چت پێ کرد دەڵێ خوایە خەڵکم فێر کرد زانیاریمدا بە خەڵک بۆ ئەوەی کەوا ڕێگای تۆ بناسن و تۆ بناسن و عیبادەت و بەندایەتی تۆ پێ بکەن خوای گەورە پێڵێ تۆش درۆت کرد بۆ ئەوەت نەبوو بەڵکو بۆ ئەوەت بوو کە بڵێن بەڕاستی پیاوێکی عالم و زانایە هاوێنەی نییە بڕۆ ڕایکێشم بۆ دۆزەخ خوا پەنامان بدە هەروەها خێرخوازیش دەینێ ئەوەی کەوە خێر و سەدەقەی کردووە کە خوا ماڵی پێبەخشیوە ئەویش ئەڵێ بۆ خوام بووە بەڵام خوا ئاگاداری نیەتەکانە بۆیە ئەویش ڕاکێشن خوا پەنامان ئاگادار بین کە کەسێکیش ئامۆژگاریەکەین ئەگەر باس لە هەڵەی قسە لەسەر ڕاستکردنەوەی هەڵەی کەسێکیش ئەەکەین بۆ خوامان بێ مەبەستی ترمان لە ناخ نەبێ ئەجیناوە لەسەری قەرزارە بینەوە بە پێ و فەرمودەیە کە فەرمودەکە دوور و درێژە هەر ئەوەدا وەکو سەرداوێ ئاماژەمان پێکرد خاڵی دووەم ئەبێ ئەو ڕاستکردنەوەی هەڵا بە پێی بەڵگەیەکی شەرعی بێ واتە کە کاتێک ئەمانەوێ هەڵەی کەسێک ڕاستکەینەوە دلیل و بەڵگەیەکی شەرعیمان لە دەست بێ کاری ئەو قسەی ئەو هەڵەیە و ئێمەش بە شێوەیەکی زانستی و زانیاری شەرعی و دلیلی شەرعی بۆ ڕاستکەینەوە واتە ڕەخنەکەمان بە هەڵەدانانەکانمان ڕاستکردنەوەکەمان لە جەهل و هەوا و حەزی خۆمان سەرچاوەی نەگر بێ ئەجینا ئینسان لێرەوە هەڵەی کردووە ناکرێ مسلمان بەو شێوازە مامەڵە بکە محمد كريم من كدير عليه صلى جابر في إزار قد عقده من قبل قفاه ڕۆژێکیان جابر پەشتەماڵێکی پێبوو پارچە قوماشێکی پێبوو کە لە پشتەوەی خۆی گرەیدا بوو نوێژی کرد جشکەکانی تریشی دیارە شوشتووە لەسەر شوێنێکە ڕای خستووە بۆ وشک بوونەوە کەسێک لەو شوێنە پێ ئەڵێ تصلي في إزار واحد تۆ لە یەک پارچە قوماش نوێژەکەی ئەویش لە وەڵامە پێ ئەڵێ ئینەما صەنەعت ذلك ئەو کارە بکە کرد بۆ ئەوەم کرد لیەڕانی ئەحمەق مثله بۆ ئەوەی جاهیل و نەزانێکی وەکو تۆ بمبینێ ئەحمەق لێرە بە معنی گەمژە نایە واتە مەبەستی لە جاهیلە واتە بۆ ئەوەی کەسێک کە لەو بابەتە شارەزانیە و جاهیلە من ببینێ اینجا دواتر ئەڵێ وأينا كان له ثوبان على عهد النبي صلى الله عليه وسلم باشە کامەمان لەسەر دەم و ڕۆژگاری پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دوو پارچە جلکی هەبوون تا لە دوو پارچە نوێژ بکاتن ابن حجر فەرمێ ڕەحمەتی خوا لێ بێ مەبەستی لە ئەحمەق لێرە مەبەستی جاهیلە مەبەستەکەش لێرە ئەوەیە کە دروستە نوێژ لێک پارچە بەرگ و پۆشاک ئەگەرچی باشتر وایە دوو پارچە بن پارچەی سەرەوە لەگەڵ خوارەوە جابێت بەڵام ئەو بۆچی وا کردووە بە ئەن قەست بۆ ئەوەی ڕۆم کاتەوە بۆ خەڵکێکی کەوا ئەو حکمە شەرعیە نازانێ کەوا ئەگەر ناچار بێ پارچەی تری لە دەست نەبێ ئاساییشە بە یەک بەشێکیش مادەم عەورەتەکەی داپۆشیوە نوێژەکەی خۆی بکاتن لە یەک پارچێشە بۆ ئەوەی خەڵک ئەو حکمە شەرعیە بزانێ ئەی بۆچی پێی گوت ئەحمەق و نەزان و جاهیل مەبەستی ئەوەیە کەوا ڕاستە بە شێوازێکی توند و زبر قسەی لەگەڵ کرد بەڵام ئامانجەکە ئیبن حەجەر فەرمی ئامانجەکە ئەوە بوو کە ناکرێ خەڵکێک کەوا هیچ شارەزاییەکی سەبارەت بە علومی شەرعی ئەگەر زانایەکی بینی کارێکی کرد
ناکرێت ئینکاری کاری زاناکە بکات چونکە زاناکە بێگومان دیارە زانستێکی لەلایە بۆیەوە ئەکا دووەمیش بۆ ئەوەی وریا بێتەوە هەر کاتێک شتێکی بینی یەکسەر ڕەخنە نەگرێت بەڵکو بە دوا داچوونی بۆ بکە ئایا ئەو زانایە بۆچی وا کرد دیارە بە بەڵگە و دەلیلێکی هەیە ئەویش بە دوا داچوونی بۆ بکات خاڵی سێم کاتێک کە ئەمانەوێ هەڵەکاران ڕاست بکەینەوە ئەبێ بنەمایەکی تر ڕەچاو بکەین ئەویشیان دادگەریە ئەبێ ئەمە دادگەر بین لەگەڵ بەرامبەرەکانمان خزمێنە و خۆشەویست و برادەرایەتی و دۆستێنە و ئەو بابەتانە دۆست و خزمایەتی نابێت ڕەچاو بکەین یعنی لە کاتی ڕاستکردنەوەی هەڵەکان نابێ فەرق بە کەسێکی دۆستی خۆمان نزیکی خۆمان خزمی خۆمان هاوڕێ و جاریوێ شوێنکەوتوی خۆمان بکەین لەگەڵ کەسێکی ترکە ناشیناسی ئەبێ بەیەک چاو بە عەدالەت و دادگەری تەماشەی هەڵەکاران بکەین هەڵە هەر هەڵەیە هەر کەسێ بیکاتن لە هەر ئاسێک بێتن قورئان فەرمێ وإذا حكمتم بين الناس أن تحكموا بالعدل ئەگەر دادوەریتان کرد لە نێو خەڵکە ئەبێ بە دادگەرانە دادوەری بکەن لە نێو خەڵکە جیاوازی نەکەن یان وإذا قلتم فاعدلوا ئەگەر گوتتان عەدالەت بڵێن فەرق و جیاوازی مەکەن ئەگەر دۆستی خۆتان بێ بێگومان چاوپۆشی لێ بکەن یان مەدح و ستایش بکەن ئەگەر کەسێکی تریش بێ هەڵەی بچووکیشی لێ گەورە بکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلای ئەو كان الشرع عنده فوق كل الناس شریعەتی خوا لەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەری هەموو خەڵکەوە جا خەڵکەکە ئەگەر کچی خۆشی بێ با پێکەوە گوێ لەو ڕووداوە بگرن ئافرەتێک لە بەنی مەخزومیەکان دزیەکی کردووە ئەوانیش وەکو هۆز و تیرە و عەشیرەت لە نێو قوڕەیش و عەرەب مەکانەت و پێگەی داریان هەبوو بەناوبانگ بوون ڕێز و حرمەتی تایبەت بەخۆیان هەبوو بۆیە زۆر پێیان ناخۆش بوو دەیانگوت عەیبە و شوورەییە حەیامان ئەڕژێ حەیامان ئەچێ ئەگەر پێغەمبەری خوا بڕیار بدە لەسەر ئەو ئافرەتەی هۆزەکەی ئێمە کەوا دەستی ببڕێ ئەڵێن مەخزومیەکان دزیان کردووە ژنێکیان دزی کردووە بۆیە دێن بە هەر نرخێکە بێ خۆیان ئەگەینە لای خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئوسامەی کوڕی زەید لەلای پێغەمبەری خوا زۆر خۆشەویست بوو پێ ئەڵێن تۆ خۆشەویستی لای پێغەمبەری خوا ڕەجایە سکاڵایە شتێک بکە شەفاعەتێ بکە ئەوە خوایە پێغەمبەر دەست هەڵگرێ ئامادەین هەرش بە هەر شتێکە بێ بەڵام دەستی نەبڕێ حەیامان نەچێ دیارە ئوسامەش لە دڵپاکی خۆی دێتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەیامی ئەوانی پێ ئەگەێنێ بەڵام پێغەمبەری خوا سەلامی خوا لەسبێ زۆر لە ئوسامە تووڕابێ تەنانەت پێ ئەڵێ ئەتەشفەع فی حەد من حدود الله تۆ هاتووی شەفاعەت و سکاڵا ئەکەیت لە حەدێ لە حەدەکانی خوا لە سزایە لە سزاکانی خوا هاتووی بڕیارێکی خوا پەک بخەم لەبەر فڵان بنەماڵە و هۆز و تیر و عەشیرەت و ناستیاوە جا پێغەمبەری خوا سەلامی خوا دوای نوێژی عیشا چووە سەر مینبەرە پیرۆزەکەی خۆی و فەرمووی ئەمما بەعد دوای سوپاسی خواکردن فەرمووی ئەمما بەعد جا لە پاشان فإنما أهلك الذين من قبلكم أنهم كانوا إذا سرق فيهم الشريف تركوه ئەزانی ئەو میلەت و ئومەتانی پێش ئێوە بۆچی لە نێو چوون چونکە ئەگەر خەڵکێکی کەوان ناودار بوایە خاوەن پلە و پایە و پێگە بوایە دەست ڕۆیشتوو بوایە لە نێو دەوڵەت و میلەتە دزی کرد بوایە ئەوە وازیان لە ئەهێنا سزایان لەسەر جێبەجێ ناکرد و سزایان نەئەدا بەڵام وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد ئەگە کەسێکی بێدەسەڵات بێ پشتیوان کەس پشت و پەنای نەبوایە دزیەکی بچووکیشی کرد بوایە سزایان ئەدا و سزاکیان لەسەر جێبەجێ ئەکرد وإني جا پێغەمبەری خوا فەرمێ بەڵام من والذي نفسي بيدي سم بوزاتي كالله جاني مني بدسا لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها سن بوزاتي كجاني مني بدسا أجر فاطمة كتشي محمد ككتشي منه دزي لإثبات ببي ودزي بكر بيه أمن دسيا بالرب بويا الله بشيمان بونونية فرق جوازينية هميان لبرامبر ياسا يكسانا وەکو ئێستا و ڕۆژگاری ئێسامانیە لە وڵاتی بەناو وڵاتی مسلمانانە
کە وەکو سەردەمی جاهیلی خەڵکی پێ پشت و پەنا حکم و سزای بەسەرا جێبەجێ ئەکرێ بەڵکو جاریوێ غەدریشی لێ ئەکرێ بەڵام خەڵکێکی تر کە دەسڕۆیشتۆ پشت و پەنای هەیە وەک بەرزەکەی بانان بۆی دەرەچێ و سزان نادرێ و لە گوڵ کاڵتری پێ ناگوترێ بۆیە بە هیلاک چوون وەک ئەوانی پێش پێغەمبەری خوا فەرمووی بە هیلاک چوون ئەبینین خەڵک نەعەدالەتی زوڵم و سەم لە نەویدا هەیە خوای پەروەردگار هەموو لایەکمان سەرفرازی دنیا و دوا ڕۆژ بکە خوای پەروەردگار لە زوڵم و سەم و نادادگەری بمان پارێزێ خوای پەروەردگار بێ بەشمان نەکە لە شەفاعەتی پێغەمبەری خوا تاڵقێکی تر بەخواتان ئەسپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته